چ ڕاو کرد؟ بەڵێ بەڵێ ڕۆڵا دوو کەروێشکم ڕاو کرد ئێوەڵا باشە چی باشە وەڵاوەنە چاوم نابۆ جاسووسەوە خەوم لێکە و لە خەومان دوانم کوشت دوو کەروێش بەخێر بیتەوە قوربام لە چایەکی دژدە من بەرێ باو چەناگەین بێنمە ئێرە لە خەفەتە ئاوی خۆ دەی لێبە قوربانی ئەو دەسوپلەوە بم دە باشە تۆش کراسێکم بۆ بکڕە چی بۆ بکڕم کراسێک دەسێجلی جوان ئای هەفتەی پێشوو ئەوەی کری و جوان نەبوو بەرەوەڵا بەزەوەنە کوتاڵی جوانی لەلایە حەزەکەم هەموو ڕۆژێ دەسێجلی جوان ئاجاوە ڕەفیقی خۆمە و ماتۆڕە بەخوا قماشی وای لایە ماتۆڕی چی؟ ئەوەی کاگەڕێ لەم ناوە وەڵڵا من لەوێ نامەوێ ئەشم بۆ کوتاڵی نما چۆ؟ کوتاڵی نما کوتاڵی نما بابە من چۆن نتوانم مەبێ بە گۆرانیەوە بۆ بڵێم ئێ فەرموو بیڵێ یا بۆ ناڵێم بەسەر ئەو چاوە ئابم سەبای ساحانە بۆ لێم دەگری بەهانە داوای جلم لێ دەکا لەلایە و باتەکانە کوتاڵی نما دیارە لەناو ئەو کوردستانە قماشی جوانی لایە و نرخەکانی ئەرزانە منیش دڵێ ناشێنم خانم ئابە و چاوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە بۆ دەستکەوتنی جوانترین قماشی خانمان سەردانی کوتاڵی نما بکەن سلێمانی ڕزگاری تازە پشت ڕەنگەلەری سەر شەقامی سەرەکی مزگەوتی حەزرەتی ئیبراهیم کوتاڵی نما بەو سەبای ساڵحانە قوڕی کرد بەسەرما بیسەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان بینەرانی لایڤەکەی ڕادیۆی گەڕیان خۆم بە خۆشحاڵەزانم لە چوارەم بەرنامەی وتی لە ڕادیۆی گەڕیانەوە دێم و خزمەتی ئەوەی بەرز و بەڕێز خۆشەویستان دیارە لای ئەمان ئاشکرایە ڕادیۆی میلی گەڕیان هەردەم بۆ خزمەتی ئێوە لە پێناو خزمەتکردنی ئێوە لە پێناوی ئەوەی کە بتوانێت بزەیەکی پێکەنیم خاتە سەر لێوی ئێوە هەردەم پێشەنگەوە لە پێشەنگیایە بۆیە لێرەوە پێتانەڵێم خۆمان بە خۆشحاڵەزانین لە بەرنامەی وتی کە بەرنمەیەکە بەرنمەیەکی کۆمیدی تەنزامێز لە ئامادەکردنی کاکجەزا و پێشکەشکردنی برای بچووکتان و مەرە پشکۆل هەموو ڕۆژانی شەممەیە کاتژمێر چواری پاش نیۆڕۆ ئەبێتە میوانی ئێوە بۆیە ئێوەی خۆشەویست ئێوەی ئازیز ئێوەی بەڕێز ئەزانن ماوەیەکی زۆر زۆرە خەڵک ئەوە بێتاقەتەوە ئەوە بیر لە مولاوە کاتەوە و لەم مەعاژ نییە و چی بکەین بۆ زستان و وەلحاڵ ئێمە حەزمان کردووە وەکو قسەی مامۆستا جەزا زۆر جارەڵێ ئێمە بە حەیران ڕوبەڕووی قەیرانە بینەوە جا لەم قەیرانەیە ئێمە ژەمانەوێ بزەیەکی پێکەنین بخێنە سەر لێوی ئێوە کە ماوەیەکی زۆر زۆرە بزەی پێکەنین لەسەر لێوی کولی تاکی چێم کۆمەڵگایە تۆراوە ئایدیا و بەرنامە و پرۆگرامی ئەم بەرنمەیە ئێمە تەنها ئەوەیە خۆشی و شادی بخێنە دڵی ئێوە هیچیکە ئەو خۆشەویستانەی کە لەم ڕادیۆیە کارەکەن دیارە لای ئەمان ئاشکرایە خۆبەخشە و خۆبەخشانەیە هەر تەنها هەدەفمان خۆشی ئێوەیە جارێککە من وەکو عومەرە پشکۆل کاتژمێر چوار و هاتوومەتە خزمەتی ئێوە ئێوەی خۆشەویست ئێوەی بینەر لە لایڤەکەی ڕادیۆی گەڕیان ئێوەی بیسەر لە ڕادیۆی گەڕیانەوە 94.1 لایەوە ئەتوانی گوێبیستی نوکتە و قسەی خۆش و ئەنراوە و پەیوەندیەکانی هاو ئەو هاوڵاتیانە بن کە پەیوەندیەکەن بە ڕادیۆکەوە بۆیە لێرە و پێتانەڵێم ئێوەی خۆشەویست دەتوانن هەر ئیستا 0 یەکسەر پەیوەندی بکەیت و هەر وتیەک تۆ بیستوتە لەسەر تەنور لە تەعزیە لە ناو پاسە پێمان بڵێن بۆی بتوانم منیش بە تەنزامێز جوابتان بەمەوە یان هەر کێشێکتان هەیە گەر بچووک بێ من بۆتان گەوراکەم لە خزمەتان یان هەر خۆتان ئەزانن ئێوە بۆ نمونە موچە خۆی وعد وایە 25 ڕۆژ 20 ڕۆژدارەوە ئەبێت بە 40 ڕۆژدارە نایبینی لێرە کەس ناسا شەیە لە ئێوە موچەی وەرگرت بێ منیش ئەمڕۆ دام ناوە لەم بەرنمەی خۆما یەک گۆڕاوە بەسەر ئەو موچە و وەختی خۆی بیرم هەیە ئەیان و بۆمانەکەن بە دووبەی یعنی کوردستانمان بۆکەن بە دووبەی دا لەسەر ئەو دووبەیە هۆنراوەیەکمانداناوە بۆتان ئەڵێم بۆیە پێتان ئەڵێم
ئێوەی بیسەر و ئێوەی بینەر لە لایفەکەی ڕادیۆی گەڕیان ئەتوانن هەر ئیستا پەیوەندی بکەی بە ڕادیۆی گەڕیانەوە بە ژمارە مۆبایلی 1970 52 64 تا گوێبیسی ئێوە بم هەر وتی وتیەکتان بیستووە بۆ منی باس بکەن و منیش بتوانم بە شێوەیەکی کۆمیدی وەڵامتان بمەوە. خۆشەویستان، دیارە من قەت نەنوکتەم لێ بڕێ و نە قسەی خۆش، بۆیە هەر لێرەوە دەست پێکەم تاوەکو ئێوە پەیوەندی حازرە بێ. ئەو برادران کە دێمە ناو بەرنامەوە تەلەفۆنم بۆ کەن کاگومەر لە ناو ڕادیۆکەیە ئەو شتە بیرخەرۆیە ئەو شتەم بۆ بڵێ ئەڵم بەسەر چاو. بارحاڵ من داسۆنێکمە بە مۆدیری هێشتا بوو، داسۆنی مۆدیری هێشتا کووا مواصفاتی بردمە معرەز بیفرۆشم، کابرایە گاوتی مواصفاتی ئەم سیارەی تۆ چییە؟ مواصفاتی چی؟ مواصفاتەکانی چییە؟ وتم داش بڵ دەمانچەی ئاوێنە تەزبیحی جام مۆبایلی ڕقم سۆبرمانە. وتی چۆن؟ وتم چاک، تی دەی سپاتی کەوتم بەسەر چاو. ئەگەر بێعایبی نەبێ داش بڵەکەم کرد و دەمانچەی کتاب وتمەوە داش بڵ دەمانچەی یان ناوتی بەرەوەڵە. ئاوێنەکەی تەزبیحێکی پێات بخوارەوتم ئاوێنە تەزبیح یان ناوتی بە. جامەکەی قایدی مۆبایلی پێوە بوتم جام مۆبایلی یان ناوتی بەرەوەڵە. ڕقەمەکەیشی مناڵەکەم تەبعێکی بۆ دەرچوو بوو، ڕقەمی سۆبرمان بوو، ڕسمی سۆبرمان لەکانی بە ڕقەمەکە وتمەوەش ڕقەم سۆبرمانە. وەرحاڵ سیارەکەم ما پێی بردی شەو سەعات 1:30 تەلەفۆنی بۆ کردم کاڵمەر چۆنی؟ وتم باشی. کاڵمەر چیەکەی؟ وەڵا پژمنم چاکەم. تی لە کێوتم کوربا بەخەوتوم وەڵڵا ئەمرکە. تێڵای کاڵمەر دایکمەی سەلامی لێکم سیارەکەی بەدڵ نییە. وتم جا خۆم ساج و پەرەمێزم نێهاوە پێ و کاکە من سیارە ماوە پێ. خۆشەویستیم قبوڵکەن من تەنها مێ پێکەنیم خەمەسەر لێوی ئێوە، ئێوەی بەڕێز، ئێوەی بیسەر، ئێوەی بینەر، ئەگەرم بینی یا بەم جلوشتەوە ئەم کڵاو و مشکی و جامانێ ئاتومەتە خزمەت ئێوە چمە لای یەکەم پەیوەندی گوڵاڵەخان لە شاری کەرکووکەوە. گوڵاڵەخان ئەم کاتە باش، گوڵاڵەخان ئەم کاتت باش. باشی خات و گوڵاڵە ئەحواڵە چۆنە؟ زۆر سپاس بە ناوی کاکە جەزا و بانەخان و کاکە شێخ بورهان و ستافی ئەم بەرنامەیەوە بچووکی دەکەین و ئێمە لە خزمەت جەنابتین. فەرموو. وڵا خات و گوڵاڵە خۆ من زۆر جاران تەرەنتەکەم تیا نامێنێ ئەم مانگەی پێش و تاقمەکەی دەمودانی دایک من فرۆش چوون کڕیم خۆ معاش ماوەڕ بەخوا ڕاستە گوڵاڵەخان من خەڵک شکە بەم بڕوا بکە پارەی پێ نییە بەنزینی سیارەکەی تێ بکە، ینی مۆبایلی مواسەفاتی پێ نییە. جا بەڕاستی ئەوش لە ڕفیقێکییان لای دراوسێکی ئەی ئەوانەی یەکان چی بکەن ئەوش پەنکاریان هەیە ئەوانش قوتابیان هەیە ئەوانش وەڵام پارەیان نییە. وەڵام من برادێک بەڵێ وەڵام من برادێک مێ لەو دێ سوێنی خوارد وتی کاک عومەر بە ئەو تەلی کارەبای جیتار لێبە تم بۆ وتی کارەبای هەر پیانە جلی پێیان وەکو تەناف وڵاتر بەداخ کەزانکی ئەوە لایەکەوە تاولەکەریەکەن بۆ خارج بەڵام لە شتە باشەکانە نا بەڵام لە خراپەکانە هاو بەشمانەکەن و ئەڵەن ئێمە ساڵانێکە هەر لە ئەوروپا بینیمانە لە ڕێی ئۆنلاینەوە ئەنتەرنێت خاندکراوە ئێکا کە توێش ئەم عاشەکە تێنادێ ئتر ئەنتەرنێتی چی و ئۆنلاینی چی و کەڕماشی بەخوا خات و گوڵاڵە ناڵێم ئێمە بەرزە فڕین بەڵام نزمەکەینەوە وەختیەکەوینەوە چوارپەرمان شکاو بین بە پشتی کوردی یعنی لە قاچ و دەستمان نەماوە هیچی چکە بۆ زۆر بەرزە ڕۆن زۆر بەرزە فڕنەمانە بەجددی جا بڕوا بکە خات و گوڵاڵە خۆیسە دەنگی منە بیسن دەنگی تۆ بیسن نازانم بۆم حکوومەتە لە کاتێک خەڵک داوا شتێکی لێکە خۆی کڕەکە خۆی نابیسەکات یان کە بەڵام کەسەکانی خۆیان بۆ نمونە شتێک بڵێ ڕاستناتوە ئەڵێ پڵاش بڵێ ڕاستناتوەڵێ تەقینەوەی دە پڵاشێر بوو بڵێ ڕاستناتوەڵێ کۆرۆنایە بڵێ ڕاستهزاری ماهانەیە کە دۆزنەوە بەڵێ خات و گوڵاڵە وڵا بەداخە ڕەحم بە گوڵێت بکاتێکە ئەمەربازە کاتانێ نەگرم بە قوربان زۆر سپاس خات و گوڵاڵە مەمنون بۆ ئەو پەیوەندیت چاوی هەموو کەرکوچی ماچەکەی ڕێزمان هەیە زۆر سپاس بۆ خات و گوڵاڵە بۆ ئەو پەیوەندیەی ئەخر نازانم بەجددی وەڵای خات و گوڵاڵە قسەکانی زۆر ڕاستەیسا من ئەو تا فەرموکەوە سەڵتێکم لە بەرە ئاخر بە بۆ نمونە منە نازانم هۆتمێڵ و یاهۆ چیە
ئەخە چۆن توانم بیکەم بە ئۆنلاین بە قورعان نازانم ئۆنلاین چی ناوی ئەسپەیە چییە نەبیست بەش لە کۆ فرۆشتێم ئۆنلاینە بە وشکیە خوورەیە بە تەڕی چی باس چیەکەن یعنی خەڵکەیە هەر نەیبیست ئەمە یعنی بەڕاستی ئەمە لە خۆیانەوە کۆمەڵی بەرنامەیە خەنە ناو خەڵکە و وەرحاڵ سەرمانەیە شێن و منیش هەر حەزەکەم هەر ئالێرەوە بۆ خات و گوڵاڵە و بۆ هەموو بیسەران هۆنراوەیەک بخێرینەوە بەسەر ئەم حکومەتەیە بزانین بەشمە خۆیان جۆمان لێ بگرێ جا وەختی خۆی بیرمێ و دەنگمان بۆ بن بۆتانەکەین بە دووبەی بۆیە لێرە و پیان ئەڵێم چاک بۆت کردین بە دووبەی ڕۆژێک نەمانوت ئۆخەی مردین بە ئەمڕۆ سبەی وەک زیادە گۆشتی خودەی لە بان قاپارەی وردەی چاک بۆت کردین بە دووبەی تاعیناتی زۆر و بۆر هەمووی کرد بە موچەخۆر بێشەهادە و پەنجەمۆر هاوەکەشمان بێکلۆر چاک بۆت کردین بە دووبەی وامزانی علامەی کەچی زۆر بێ بەرنامەی هەر خەریکی فاڵنامەی ڕاوچیت و بێدێوجامەی چاک بۆت کردین بە دووبەی ئەڵەی هیچی نەدیوە موچەکەیشی بڕیوە نەوتی دنیای دزیوە سفرەی ماڵمان بێمیوە چاک بۆت کردین بە دووبەی ڕۆژێ نەمانوت ئۆخەی مردین بە ئەمڕۆ سبەی وەک زیادە گۆشتی خودەی کورە لە بان قاپارەی وردەی وەڵی باوکم چاک بۆی کردین بە دووبەی بەڕاستی بەداخەوە حکومەتە جاوا من بۆتام جێرمەوە کابرایەک پێش دەنگانی چوو وەلا دێک کوتووی قوربان هەمووتان دەنگم پێبەن لەم دێت چیتان بێ بۆتانەکەم یان تخوا و تویان وەڵا کابرای کوێخاش وتی دەباشە بزانم چیمان بۆکەی وتوی بۆ نمونە چیتانێ وتی دوو داواکاری فەرموو وتی یەکەمیان ئێمە غازمان هەر نایە بێرە غاز ئابێنە مۆبایلە وەڵا حیماکەی تویانێت ئەلو چۆنی وەزیری سامانە سروشتەکانە ئەوە لە دی فڵان شوێنم بە پەلە غاز بێنم بۆیە دوو ڕۆژ نەبادەی ئەوە یەکەم داواکاریتان دووەم داواکاریتان چیەوە تێڵا دووەم داواکاریمانەوەیە هیچ شەبەکەیکی مۆبایل و ئەتەرنێت لەم دیا وجودی نییە یعنی قوربان درۆ کرد یعنی ئەمانە کەچنە سەر تەخت ئەمەنە درۆ بووەکەن تا دەنگیان پێی بەرحاڵ من لەگەڵ درۆی ئەمانە وەکو عەرەبەکاڵە شەبعت یعنی تێر بووم لێیان بەڕێزان ئێوەی خۆشەویست وەکو خات و گوڵاڵە و هەموو بیسەرانەی کە گوێیان لەمنە ئەتوانن هەری سە پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 بۆ دەوڵەمەندکردنی بەرنامەکە بۆی بزانم ئێوە چی وتی و تێکتان بیستووە تا من بە تەنزامێز و بە کۆمیدی جوابیەوە بمەوە لە خزمەت ئێوەی بەڕێزان بەڵێ بەڕێزان پێتان ئەڵێم ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆیەکی خۆبەخشە ئەو بەڕێزانەی کە لێرە دەوامەکەن کەسێک نییە لەو بەڕێزانە هیچ موچەیەکی هەبێ هیچ کولفەیەکی هەبێ یانی زۆر جار بە مەراسۆ نەڕۆینەوە پیاسە چکە خۆوانناوە دەستخوا بۆیە داواکاری لە بەڕێستان هەموو خۆشەویستەکان بزنسمانەکان کورە تاجرەکان دەوڵەمەنەکان خاوەن کۆمپانیاکان ئەوی ڕیزێ دوکانی هەیە ئەتوانم ڕیگلامەکانتان بێنن بۆ ڕادیۆی میلی گەڕیان بە شێوەیەکی کۆمیدی بە شێوەیەکی پرۆفیشناڵ بتوانین ڕیگلامەکانتان بۆ بکەین و بە ئەو خواستەی کە ئێوەتانەوێ بە کوالێتێکی زۆر باش و ئێمە لە خزمەتی ئەوەی بەڕێزین کاک عومەرجان کۆمەڵە کۆمنتەیە ڕێزسڵاوم هەیە بۆ جێگرانە بۆ بیسەرانی ڕادیۆی گەڕیان بۆ بەرنامەی وتی دیارە کاک عومەر خۆی باسێکاڵە چ وتیەکەی بگەن بەم بەرنامەیە تەنزامێزە ئێمەش لە ڕێگەی کۆمیدیاوە باسێکەین و بەشکم بگات بۆ کەسانی کە جوێی خۆیان لەواتە کلێنێک سیانتێکرد بێ جویان لێ نێجاری بێ بەڵام هەرێگەێنین سۆرانکەری مەڵە دەستان خۆش بێت کاک ئەحمەد خۆشناوەتی لە سڵاو ڕێزم بۆ تەواوی کارمەندان و کارمەندە خۆبەخشەکانی ڕادیۆی گەڕیان بە تایبەت کاک زاو خەڵا عومەر سوپاسێکم کاک مەریوان عەبدوڵای هاوڕێی خۆشەویستمان لە ئەمریکاوە سڵاو لە خۆشەویستان کاک زاو کاک عومەر و کاک گوران سوپاسێکم پەیوەندیەک هەیە تۆ ئەگەر جارێ ئەو پەیوەندی وەرە لەسەر خەت نەمێنێتەوە دوای کۆمنتەکان تەواوکەین باشە قوربانە چینە لای پەیوەندی دووەممان کێمان لەگەڵ ئەچینە لای پەیوەندیشکە کاکە دەزا پێی وتم کاکە ئەنەسمان لەگەڵە لە سلێمانی کاک ئەنەس ئەو کاتە باش زۆر سپاس کاکە ئەنەس گیان تۆ چۆنی ئەگەر بکرێ لە ڕادیۆکەوەک تۆس کزیکەی ئای بە قوربانم چکە ڕدەنگمان تێکەڵی بەشانە جیایکەمەوە بە قوربان چی و هەیە من لە خزمەت تۆ یابم چی و هەیە بۆ ڕادیۆی گەڕیان تۆسێ کزیکەی باشترە وەی بەسەر ئەو چاوانم دیارە عومەرە بچکۆل بۆ خزمەت ئێوەی خۆش من لە خزمەت تۆیان بە چاوانم ئەی چیکە هیچ ئەو ڕادیۆیە کەسکە ئەنە قوربانە بم کزیکە ئەنەژێ
قوربانی بم مەمنونم کاکە ئەنەس قوربانێ بم کاکە ئەنەس گیان 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 عمەرجان باشی بە قوربانێ بم چۆنی باوکی ئەنەس شاوەکەمی ئەو کوڕم وتی با من پێشا قسەی لەگەڵا بکەم تۆ معجیبی سەوتی تۆیە کورە بە قوربانی بم کاکە ئەنەس من چاوی ماجەکەم و دەستی جەنابیشە ماجەکەم چاوەکەمی دەم و باستان باشن کاک جەزا چۆنە باشن شکۆ بە قوربانێ بم بە ناوی کاک جەزا و شێخ بورهان و بانەخان و کورە گیان و جوانەخان من شۆفێری تەکسیم و زۆر جار پەیوەندی یەکەم بەڵێ سوپاسی هەموو شۆفێری تەکسیەکان ئەکەین و چاوی هەمووتان ماجەکەین هیوای سەرکەوتتان بۆ خوازم بەس هیوادارم ئەو ڕۆژێژەر بە و برادرانم و هونەرمەندان بەبێ فەرق و جیاوازی ئاورێکیش لە هونەرمەندانی چەوشەمانش بدەنەوە کاک بەردام خەرەنشیری و کاک زیرە قەرەتا مۆری و ئەوانش بەڕاستی هەتی خۆیەتی گۆرانەکانیان دابەزێت لە ڕادیۆکەیەوە بەڵێ زۆر ڕاستە دیارە ڕادیۆی میلی گەڕیان بۆ هەموو ئەو دەنگە کوردیەیە کە لە کوردستانی عێراق و ئێران و تورکیا و سووریایش بێت بەرزانی یەکێکە لە هاوڕێ هەرە خۆشەویستەکانی من ئەو هونەرمەندانی کە توێ لێ من یادەوەریم زۆرە لەگەڵیان کاکە بەرزانە قەرانگیری من لێرەوە چاوی ماجەکەم و بەڵێنیشی پێیەم کە لە بەرنامەیە و لە پرۆگرامی بەرنامەی ئێمایە کە گۆرانەکانی ئەوانیش داگرین بە چاوان چاوت خۆش بێ پرسیارێکشم لە کاک جەزا هەیە ئەو ڕۆژێش پرسیارم لێکرد باشی یەک حاڵی نەبوو شەبەکە تەواو نەبوو باشەی سەر شەبەکە تەواو فەرموو بە جواب ببینەوە چاوەکەمی گۆرانی بێژەکە بوو پرسیارم کرد کاک مەحموودی فەلاحی نازانم چییە ئەو ڕۆژە باش لێک تێ نەگەشتم ئەگەر لە دیری مابێ پێم بڵێ زۆر مەمنونیە ئەو کاک جەزا جواب دەیاتەوە قوربان سڵاو لێ بێ گیانەکەم دڵنیا بە زۆر سپاس دەکەم گیانەکەم ئەگەر ڕۆژانە متابعە بکەی ڕۆژانە گۆرانی بەرزان خەرهەنجێری تایە بەڵام گۆرانی کاک زیرەکمان لا نەبوو بەداخەوە جنادایە بەزین لە ڕادیۆکەوە دڵنیا بە لە پرۆگرامەکانە بەنسبەتی ئەو گۆرانی بێژەوە ناوی مەحموودی خودا پەنایە خەڵکی لەیلاخی سنەیە دیارە دەمێکە لە ژیانانەمەوە گۆرانی چ ساڵ لەمەوە پێشە ئێمە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندمان لایە لە ڕادیۆی گەڕیان هەندێکیان بەڕاستی ناوەکان غەریبە کەم کەس بیستوێتی و گۆرانی بێژانە ڕۆژانە پێشکەشان دەکەن ناوی مەحموودی خودا پەنایە خەڵکی سنەیە قوربان گۆرانگێژێکی میلی کۆنە نازامەکرد ئەندامی خۆمانە ئەندامی کۆمەڵی هونەری میلی کوردستانە خۆشەویستی هەمومانە بەس بەڕاستی بەرهەمەکانمان لا نییە کاک بەڕێزیان ئەگەر لەم دڵی خەڵکە زۆر سپاس بە توی ئازیز و خۆشەویست ئەو کوڕە بچکۆلێژ ئەگەر ئەرێک نەگەێت حەزی بە گۆرانی کاک عومەر بووە گە بتوانێت کۆپلێکمان بۆ بڵێ مەمنونیت بەسەر ئەو چاوم من چاوی ئەنەس ماچەکەم و دەستی جەنابیشتووە لە خزمەت کاکە ئەنەسام بەسەر مەمنون ماڵا بێ و دەستان خۆش و لە شتاتاق لە با زۆر کاتان نەگرم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە قوربان احترامە چاوەکەم زۆر سپاسی باوکی ئەنەسەکەین و من بەڵێنیش ئێم کە دڵی کاکە ئەنەسی ژوا بگرم و بەسەر ئەو چاوم ئەم گۆرانیە بۆ تەواوی بیسەران بۆ خۆشەویستان بۆ بینەرانی لایڤەکەی ڕادیۆی میلی گەڕیان و ئەم گۆرانیم تایبەت بۆ کاکە ئەنەس هیوادارم بە دڵتان بێ بە چوارکەنی ساوەوە بەیانەی حەراوەم بە چوارکەنی ساوەوە بەیانەی حەراوەم بەدین و ئاین زەردەشت و مەریەم بەقە کورێ دووسان بیلە شیرینی لەناوەم بەقە نیشتیمان بیلە شیرینی لەناوەم سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ قەزایە و جوانیە ڕەبی لە بچۆلکەوێ ئەوەی تۆی هابێشێتە شەو چۆنە خاوێ دووری دووری تاوەوە دووریە نوێنی دووری دووری تاوەوە دووریە نوێنی کەرامەت لەداوەوەست شێخانە خوێنی مەڵێ لێم دوورە دوورە بێمەیلەوە مەڵێ لێم دوورە دوورە بێمەیلەوە لە تاو دووریەکە دڵە دەروونم کەیلەوە سەرکە سەر باڵم خەوە لێکەوێ قەزایە و جوانیە ڕەبی لە بچکۆلکەوێ ئەوەی تۆی هابێشێتە و شەو چۆنە خاوێ ئەوە بۆ کاکە ئەنەس
بۆ هەموو بەڕێزانەی کە بینەری لایڤەکەی رادیۆی گەڕیانن بۆ هەموو بیسەرانی میلی رادیۆی گەڕیان بۆ هیوای بەدڵیان بێتەبێعی من زۆر دەمێکشە گۆرانیم نەوتووە بەس دیارە کە هاتوومەتە رادیۆی میلی گەڕیان تەنها ئەمەوێ دڵی ئێوە خۆشکەم جاتر بە گۆرانی بێ بە شەعر بێ بە بەسەرهات بێ لە کۆمنتەکانە بۆیە نووسیوم عەفوو کاک عومەر بەسەرهاتی نانەوەکانمە باسکەڵم بە چاوان ئەوە کاتێک بوو مۆبایل و شت نەبوو کاتە یادی بەخێر ئاواتی حاجی عومەر سایق پاسی تیب مۆسقەی هاژە بوو کاک جەزار ڕئیسی بوو من ئەو کاتە لێوێ گۆرانی بێژ بووم ئەوە نەمزانی بەیانی کایتر عادەتە من ئێمە دەرەوە خۆمە گۆڕمانی بە بیجام و شتەوە نایەمە دەرەوە ماڵمانە شێمحیدین بوو ماڵەوتی بڕۆ چوارنان بێنە وتم بەسەر چاو کاتمە دەرەوە پاسەکە یەکسەر وەڕی لیان لیا و منیان سوار کرد بردمان بۆ قەڵات زێخ سێ شەومان پێچوو تەلەفۆنیش نەبوو کاکە بۆ نان هاتووم تیان کورەما بە تازە ڕۆشتین وڵا تاسوجە پێیان وتیان چینە قەڵاتزێ و شەویش نایینەوە وڵا سێ شەو لە قەڵاتزێ حەفلەمان کرد هاتمەوە لە سەواڵەکە چوار سەمونم کڕی چوومە دەرگاممان خێزانم وتی تۆ خۆیان لێ چۆ بووی وەڵا نانوخانە بوو وتی ئەی سێ شەوە وتم قەرباڵە بۆ سە تەنورەکە ئاخەوتم بەرناکە و ئیسە بەرم کەوتووە ئەوە تەنها بۆ خۆشی ئێوە ئەمێ پێ بکەن چکەی مای هونەرمەند وەختی خۆی کە ژیانی هاوسەری پێگەینی بە مەناڵەکان ماوەتوگاکەی مەسەفەرتازین هەر جەقەی لە شوێنێکی لەبەرەوە من کە ئەڕۆم نازانم کەی دێمەوە وەچیم بەسەر ئێوە بۆ چۆڕم ئەوە تەنها بۆ خۆشی ئێوەی بەڕێز تەنها مێ دڵی ئێوە خۆشکەم پیاوێک چوو بوو بۆ ماڵێک ئەگەر پەیوەندی نییە پیاوێک چوو بوو بۆ ماڵێک شەو مابووە لەوانەی کە خۆیان تێکنیان و خۆیان ناکەن بە ساحەبی هیچ شتێ غەڵەتیشکەن ئەڵە نێمە نەبووین تر لە ماڵەکە مابووەوە بە ساحب ماڵەکەی وتبوو وەڵام منە مێم شەو نەڕۆمەوە لێرە بم ساحب ماڵەکەی بە کوڕەکەی وت کوڕم ڕۆ بیجامەیەکی بۆ بێنە با لە پێکە وڵا کە قاچێڵ بری بیجامەکە لە پێکە بایەکی لێبەر بوو بیجامەکەی ڕاوەشان تکاکەمەی کامتان بوو تڕێکی تیا بوو خۆ نەیوی خۆم لێ ماوە وتێبکەم بیجامەی کامتان بوو کاکە تڕێکی تیا بوو وەڵای لەبەرەوە خۆشەویستیم بۆ ئێوە هەیە من تەنها هەدەفم خۆشیە و بزەیەکی پێکەنیم خەمە سەر لێوی ئێوە تەنها هەنا هیچی کە نییە خۆشەویستیم قبوڵ بکەن هەر داواکارێک وەر پێشنیارێکی ئەوە بێ من لە خزمەتیەوە کاک عومەر کۆمەڵە کۆمنتمان هەیە لەلایەن هاوڕێیانی بەرنامەوە هونەرمەندی میلی خۆشەویست کاک ئەکرەم هەورامیەڵە تخواواز لەوە بێنن دوو قسەی خۆش بکەن هەمومانە و ڕاستیانە ئەزانین ئەوەنە وترا لە سەریان بێتاقەت بووین وەرە بەخوا ڕاستی شەکە بەڵام مەجبوری نێمە بە گۆرانی بێ بە هەرچێک بێت ئەو شتانیان پێ بڵین بە نوکتە بێ ئەڵە تار نابن بیزەبە دوایە تار نابن عومەر عەبدولکەریم حەمەڕیشا عومەر عەبدولکەریم حەمەڕیشا دەست خۆش کاک عومەر هیوادارم سەرکەوتوو بیت قوربانی کاکە یەکێک نووسی تەنها تۆ بەخوا نازانم کاکەیە دادەیە ئەڵە هەر بژین سپاس یەکەم سمکۆ هەمەوەندی سڵاو لە کاک عومەری خۆشەویست سەرکەوتوو بیت بە قوربانی کاکە سمکۆ کاکە عەلی گۆران ئەڵێ زۆر بەڕێزن خۆشەویستی شاری سلێمانی داوام لە کاک عومەر هەیە ئەو بەسەراتەمان بۆ بجێرێتەوە وەکو چوو بۆ سەرەی نانەکەەوە جێڕایەوە دەست خۆش توانای گاز باشە سڵاو چیت هەیە بۆ مام ڤاندام وابزانمان ڤاندام ئەڵێ چاوی ماجەکەین چای ماجەکەین ڕێزمانی بووی توانای گاز باشە ئەڵە سڵاو لە کاک عومەری خۆشەویست سڵاوتان لێ بێ کاک جەزا و کاک عومەر زۆر زۆر سپاس بڵێ ئەوەی پاسەکە کاک عومەر ئەبێت چی بووی پاسەکە کامێ پاسەکە بەخوا بزانە چی بۆ خۆت بەزمشتی زۆرە پاسی گازی لێ بڕایە و پاسی کە هەر ڕۆیشت ئەبێ شتێکە کۆمەڵێکم هەیە نازام کامیانە زۆرم نوکتە و بەسەر هات و شتەیە ئەو بەڕێزانەی کە کۆمنتە نووسن من لە خزمەتیانام و بچووکیانەکەم و چاوی یەک بێکشاجەکەم هەر بەڕێزێک شتێکی منی لەلا بوو داوای کریای بۆ بجێڕمەوە من لە خزمەتیام ئەنا خۆم شتم زۆر حازرە بەڵامی تر لێرە و لەوێ داوای شتەکانەکەن من لە خزمەتیانم بەڵام حەزەکەم ئاماژە بن بەو شتێک کە ئەوان داوایەکەن تا من بۆیان بجێڕمەوە ئەگەر نا وەنراوەیەکمان حازرە ئەگەر بیخوێنینەوە کاک جەزا تەنها بۆ خۆشی ئەنا هیچی کە نییە لە وەنراوەکانی مامۆسا پشکۆ لە بەریتانیا پێمانوت مامۆسا فریامانکەوە کەسێک پێمانەڵێ خاڵە تیاڵێ خاڵە وتم وتی باشە وەنراوەیەکی پێڵێم بۆ خاڵە بۆی بڵێ مان باش مامۆسا پشکۆی بەریتانیا بۆی نووسیوین چەندە لێ جوانە کە دەڵێ خاڵۆ دەمێنیتە دەنگ بە زمانی لاڵۆ خاڵۆ جامانە و مشکی وەلانە لەبەر جوانی تۆ فەیسبووکی دانە دیریتی نەکەی ڕووکێسی خاڵۆ هەر بە زوینێتی بینیتە چاڵۆ خاڵۆ تەمەنی وا بە ساڵا چوو لەکوێی زانی هۆتمێڵ و یاهوو ئێستا جیرۆدەی چاوی دووربەرە خاوەنی پەیج و دوو مێسینجەرە هێندە تیشکی چاوە گریتە خاڵۆ هەڵکروزیاوە کلکوباڵۆ ئەو هەورە ڕەشەی وا لەسەر تۆیە دووکەڵی گڕی دڵی خاڵۆیە
بیبینە بۆتە مناڵی ساوە شەقشەقەی سیرە لێ دەکا داوە بیکە باوەشێ وە کۆرپە خاڵۆ با گغەگخکاوە گڕووگاڵ پێش ناسینی تۆ عەسەبی و تڕۆ لێل هینی خۆیان کەوتە شەڕۆ ناوچاوێ گرژوم و ڕوومۆ چومۆن دڵێکی ڕەق و مۆدیلێکی کۆن ماسیمەی وە ئێساکە خاڵۆ حەزەکەی بیخۆی وەژاری تاڵ دەساتاجی کە بەوێنەکەی خۆت لە توپەتی کە بە تێغیە برۆت خۆشترین کاتی خاڵۆ خەیاڵە بەلێو خەریکی ماڵینی خاڵە خەڵکی پێی وایە تێک چووە خاڵۆ بزای گرێ وە دیار خەیاڵۆ خاڵۆ شەو لە دوای نوێژی جەماعەت دەبێتە مناڵ بۆ تۆ دێتە خەت هەتانی وە شەو خەریکی چاتە وە نەوزەی گرێ دڵی لەلاتە وازیەگەکەی بە هەسی خاڵۆ مەسە بێوە دیار پۆسی بەتاڵ خاڵۆی شەکەت و بێتواناوزە دەستیە لەرزێ و چاویشی کزە بۆیە هەرچەندێ زۆر لە خۆیەکە تێکسێکی هەڵەی وا درەنگەکە خۆزگە بەگەنجی ئەو بینی خاڵۆ بە سواری ئەسپ و وە مشکی و شاڵۆ ئەمەندە نازی کرد بۆ خاڵە پشکۆ پاسوەرتەکەیشی کردە ناوی تۆ دەست لە سەرسینە لە خزمەتانە چاوەڕێی لوتف و مەرحەمەتانە گەرچی خاوەنی دوژنە خاڵۆ چی ئەبێ تۆیشی هەبێ لە پاڵۆ بە قوربانی دەست و خامە بم خاڵۆ پشکۆ کاگەحمە خۆشناوەتی هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەمان و هاوڕێی هەمیشەیی ڕادیۆی گەڕیان کاگەحمەدە و کاتە باش لە هەولێری پایتەختەوە سڵاو ڕێز خۆشەویستم بۆ تەواوی کارمەندان بەخشانی ڕادیۆ گەڕیان بە تایبەت کاکە جەزاب خاڵە عومەری عەزیز بە قوربانی هەموو شاری قەڵاو بنارە بم هەر لێرە تا ئەو جێگەی تۆ دانیشتووی چاوی هەمووی هەولێریان ماچەکەم گەورە تا بچووکتان قوربانی تۆ بوو خاڵە عومەر دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی قسە خۆشانەت یعنی تەواو من و لەو باوەڕدا خۆم هیچ تەواوی بیسەرانی بینەرانی شخصۆتە پێکەنی یاخوا ئەم شت دڵخۆش بی و دەم بە خەندە بی کاکە عومەر بە قوربانێ بم من لە خزمەت جەنابتام کاکە ئەحمە خۆشناوەتی دیارە عومەر و ڕادیۆی گەڕیان بەرنامە و پرۆگرامی ئێمە ئەوەیە تەنها بزەیەکی خۆش بخەینە سەر لێوەی ئێوەی بیسەر من خزمەتکاری دەکەم کاک عومەر بە حەقەت یعنی لەو بەس ئەنا خۆشەی ئێستا یعنی بەرنامەی ئاوا پێویستە ڕاستە وەڵای کاکە خۆ بڕوا بکە لە ماڵیشەوە دانیشی لەگەڵ ماڵ و مناڵی خۆت هەر مۆڕە لە یەکتریەکەن یعنی هیچ شتێ نییە باسیکەی باسی موچە و بێپارەی و قیست و قەرز وەڵام ماتۆزە بینە دەرەوە لە مۆزوعان خاڵە عومەر لە هەمووی خۆشتر بۆ فانۆسەی لای خۆت بیرم کەوتەوە ئەوە حکومەت بەتەمایە کارەباکەش کاتە کەرتی تایبەت 22 ساڵ حکومڕانی هەتا ئێستا کارەباەکەی تاو نەدەوێت بکاتە کەرتی تایبەتیش ئەوە نییە لە ڕادیۆی گەڕان ئێمە دیسانەوە پەنامان بردۆتەوە بۆ چرایانەی بینی والله گەروابێ دەبێت هەموو ماڵەکان فانۆسی لام پاداگرسی ئارەوەڵا برامیترە بێ لەم وەلاکرێنی شمان پێ بێ خێراخێرا لوتمان پاکەینەوە بۆ ئەوە ڕەشە بێمی و دووکەڵان ئەڵی تایامان سوستان یاخوا هەمیشە سەرکەوتوی کاکە عومەر با کاتی برادرانیش نەگرم پەیوەندی ترتان لەگەڵدا بە قوربانێ بم کاگە ئەحمەی خۆشناوەتی لێرەوە تا هەولێر چاوت ماچەکەم و سپاس بۆ ئەو پەیوەندی خۆشەویستی کات خۆشخواتان لەگەڵ بە قوربانێ جان ئەوە خۆشەویستی بۆ کاگەحمەی خۆشناوەتیە بوو بە ڕێزان ئێوەی خۆشەویست ئێوەی ئەزیز ئەتوانن هەر ئیسە پەیوەندیکەن بە ژمارە مۆبایل 1970 470 52 64 بۆ پەیوەندەکانی ئێوە تا گوێبیستیەوە من لە خزمەتانم بەڵێ پێمەڵێت ئەوەی ئینەکە پاسەکە بجێڕەوە برادێکم هەژاری عومەری میرا و کەیسە لە ئەڵمانیایە ساڵی 1992 بوو ئەوەی دەمانچەی پێ نەبووە کورد نەبوو وا جامانەیەکە لە من کردایە و دەمانچەیەکە پێ بووە لە پاسێکی مەسلحەیە دانیشت بووین هەژار 4-5 کەڕەسەیری منی کردی کامەر گاڵتە بوو پیاوەی تەنیشتمەکەم با بە وازی لێ بێنەوەتی وەڵا گاڵتەی پێکەم خێرا سەری کابرایە کرد و دەمی لێ کردەوە ئاوا دەمی لێ کردەوە وەڵام جارە سەیری کابرای کرد دەمی کرد و کابرا لای کرد و خۆیان نەکرد نێرە خۆی چاکاتەوە دابەزین هەرچی بەمنی مەڵا نەلێوتی دابەزی خەری و کابرا مانکوژێ هەتا آخر موقیفەم کوڕەوە دانیشتوە دەمیاوە کردبەوە چاوتان ماچەکەم و خۆشەویستیم بۆم و بە ڕێزانە هەیە کە ئەڵێن ئەو بەسەراتە هەر بەسەراتێکی من لای ئێوەیە من بۆتانە ژێڕمەوە و لێرە و داوای عەزەوفاتەیان کردو ئەڵێن بەسەر چاو عەزەوفاتەشە ژێرمە و دوایان پەیوەندیە ئەچینە شاری گەرمیان ئەچینە گەرمیان کاکە حسێنمان لەگەڵە لە گەرمیان گەرمەسێر کاکە حسێن گیانە کاتە باش شای نەقل السلام علیکم کاکە حسێن گیان سەلام و ڕەحمەتوڵڵا و بەڕەکاتوو بە قوربان چۆنی
وای باشین دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بە قوربانە بم کاکە حسێن چاوی هەموو گەرمیانیەکان ماچەکەم بە قوربان بەڕێزی تەورەکەتان لەسەر چییە؟ وڵی تەوەرەکەمان وتی وتیە یعنی هەر وتی وتیەک ئێوەی بیسن تا ئێمەش بە کۆمیدی و بیڵی مەسەری خۆمان و بەشکم سەروی خۆمان ئەمە دنیاە ها بێتاقەتی داهانیشتێ خەنە سەری با بڵێم کابرای بەم مشکی و جامانەی با بزانمەڵێ چیەوەنی خۆمان لێکڕووە بەشکم بۆمان چارە سەرکەن چی وتی وتیەکە بیستووە من لە خزمەت تۆ یارم بەڕێزی ئیسان لەسەر سیاسباری سیاسی شوێن کێشە نیە یعنی چۆن سیاسی چی براڕۆ یعنی چۆن لەسەر حکومەت و شتێ لە تەبیعی خۆ مەسەلەمە بەسمەوەی ئێمە خۆمان ئەم بەرنامە کۆمیدێمان کردووە بۆی تۆ سەیرە سیاست بێنێ دەرەوە بەڵامی تر خۆ بتەوە و نەتەوە من و تۆ و ئەم و ئەو هەمومان بێکەوە تەعن لە حکومەتەیە نەگەر حکومەت جۆمان لێ بگرێ تۆ شتیت هەیە لە خزمەتان بەڵام تاشیر نەبێ و خوانەخواشتی نەشیاو نەبێ بۆ نا فەرموو بۆ ئەم بەرنامە هێنا بۆ نام وەسعی خۆمانی کێکەوتینە تابێ وەسعەکەیان باش نابێ بوون منە هەچی بەیانە ئەم ڕەخنەوەگری لەمەکە ئەوەکە توو ڕابێ ئەمە کە ڕەخنە لەمەگری ئەو ڕەخنەوەگریایەتی لەم ڕۆ وڵاتی خۆمەوای لاتەکە لەگەر ڕێزما بۆ تۆ کەس خۆی بەخەوانی کەس نازانێت طبیعی منیش ئێمەش باسی ئەوەکەین دەباس دەوەکەین وتی وتی ینی سا بۆ نمونە لە گەرمەسێر چی شتێک هەیە بۆ نمونە ساماوەی لێرەیان و قبر بەپارەیە وامان لێ کرد فەشە لێ ناسپاس بخوا ئەوەنیان وەسفی مردوو نەکرد پیا و حەزێ کرد بمرێ بەڵام میسالایەوە لە گەرمەسێر چی شتێک هەیە کە باس کرێ بۆ نمونە بەڵێ بەڵێ ئەی وتی وتی دیاردەیە دیاردەی ئەوەیە کە ئەسران ژمارە زۆر ئیترۆنەوە ئافرەتون لەوەر دەدادانشین هەموو یاریە دیاردەی زۆر ناشگرینە بەڵێ گەنجەکان ڕوویەکەن لە خۆیەوە دەلام تەوەقع بێتەوە بۆتە دیاردە و هەموو جارێک لە هەموو گەڕێکدا قەرەباڵخیە ئەو دیاردە لای ئێمە هەیە زۆر بەڵێ چاوی کاکە حسێن گیان ماچەکەم لە گەرمەسێرەوە گەشتێکی کە دێ ئەم پەخشەکان چۆن ناگەێتە دەرمیان گیان پەخشی ئەم رادیۆیەوە ئەمە لە لایفەکەی ڕادیۆی گەڕیانەوە توانی بیبینی و بە 94.10 لە سلێمانی بەڵام ئەگەر بزنسمانەکان پارە بێنن ئەوە بۆ خۆی پەخشەکەمان زیاتر ئەڕوا و بتوانن دامێکی ڕادیۆگە بکەن ئەم دەوڵەمەنانی کە کۆمپانیایان هەیە و سەرمایەدارن کۆمەکی بکەن و ئەم رادیۆ وەکو رادیۆی تەکسی پەخشەکەی فراوان بێت و دەرمیان و گشت ناوچەکان بگرێت من چاو ماچەکەم و ڕێزمان قبول کەی ئێمە هیچمان نییە گەر تۆ شتێک تێ لە خزمەتان بە قوربانە بم کاکە حسێن لە گەرمەسێر سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ گەرمیان بۆ پەیوەندیەکە چاوت ماچە قوربان خواگای لێو بێ بەڵێ بەڕێزان سوپاس بۆ کاکە حسێن لە گەرمیانەوە وەجارێکیکە ئاڵێن ئەوە تا لە مەنتیقەکانەوە پەیوەندیەکەنەوە لە کاکە لای ئێمە باش وەرناگیرێ بۆیە داواکارین بتوانن کۆمەک دەعمی ئەم ڕادیۆی میلی گەڕیانە بکەن تا دەنگمان بڕوا بۆ هەموو شوێنێک کاکاین دەوڵەمەنەکان لە شۆن کاکە خۆ ناڵێن وەرن لێرە پارەمان بنێ ئەڵێن ڕیگلامەکانتان بێنن بۆ ئێرە ئێمە بتوانین بە شێوەیەکی کۆمیدی بە شێوەیەکی تەنزامێز بتوانین ئیشەکانتان بۆ بکەین و جوانیکەین وەرحاڵ لەسەر داواکاری زۆربەی بینەران داوایان کردووە عەزەوفاتە منیش هەڵەم بەسەر ئەو چاوەم ئەو دڵم لەلاتەوە لە خزمەتان بەڕێزان هەر لێرە و پێتان ئەڵێم ئەم ناوانەی کە ئێڵێم چکە لە شعرەکانە دێ ئەبێ مەجبورم بیڵێم ئەڵێ کابرایەک ناوی عەزیزە بازار قەرز و قۆڵەچوو بۆ خاریج بۆ بەریتانیا لێوە نامەی نردوو بۆ ژنەکەی نووسی بووی نامەی یەکەم لە عەزە لەندەنیەوە فاتە گیان چۆنی لێڵوازی شارە بەخوا بێمنی و پێوە دیارە هەی هەموو عەبە چۆنەوە عەزیان پۆشتەنیا شەڕە جلو بەرجیان باتەنەکە ئاو نێن وە شاناوانی و گەڵام نات بۆ عەرەبانە تو خوا ماهانکان هیچیان نەمردوون ئەی گەورڕەکە و بۆ چا نەکردوون دەستی من شێقڕم تێخستن بۆم قاریجەنیوەم فرۆشتن بەڵام فاتە گیان خەفەت مەخۆتەوە پارەی هەموویم دەرێناوەتەوە ئیشێ باشم دۆزیوەتەوە گڵایە خاسم خڕ کردوێتەوە سیقەیشم نییە لە باقییان کەم ئەبێ شەوانە تێر بۆنیان کەم لە ژێر لێفەکەم ڕۆژەکەنەوە دڵخۆشی زامی زوو مەدەنەوە عەزیزم وەقە نووری چاوانم سوکنایی دڵم تەنها ئەوانم دەسم لە بانی کلا مڵاوێ لە تۆ شیرینتر مەرگەڵاوێ گەر تۆ حاڵی منە پرسی چییە هیچ خەم و دەرد و مەراقم نییە فاتە بمبینی ێژی دار بەڕوو لە تەڕیە خۆم لە وشکێن و لە جیاتی پاتە پوتی بەرزەکڕم هەروە کلێنسی ژلوت مەسڕم لەوەتی قاچم لەوێ بڕیوە نەکێش ناسپێ هیچم نەدیوە ئیسە جامانەم لەسەرا نییە وڵات بێ دیسکۆ سەرگەردانیە ڕەقسی عەجایە فێربووم فاتە گیان سەرم لە عەرز و قمم لە ئاسمان ئیتر تا بڵێ زۆر کەیفم هەیە تەناخەمیشم دووریەوەی گەر خواب کا سیاسیم پێبن مناڵەکانی کاکەشم لەگرن
بەڵام تۆ ئەمە نەڵێوە کاکەم نەگووا بزانێەوە بەلاشەیکەم هەر مناڵێک و ڕبەیە دۆلار خۆگەر نەیویست مەمنونە هەزار فاتەیتر تۆش لەم ڕۆ دواوە هەنێت شتەیە بینێرە لاوە مەچوە بۆ قنگڕوە سوار تراکتۆر دەستکەنەش مەکە لە بەرسووری خۆر کراس تازە کە با پینە بەس بێ با خەڵکی نەڵێن ڕووی عەزەر ڕژ بێ ئیتر وە سەلام ژنی شۆخ و شەنگ مەسەر عەزیزێ لە شاری لەندەن جا فاتە جواب بەیاتەوە گەر پەیوەندی نەبێ نامەکە گەیی مێردی ڕەنجە ڕۆمارفی موختار خوێنیەوە بۆ منیش سڵاوێ گەرمە لێەکەم ئاغا و سەرداری و خزم و زێ دەکەم پاروەکەی دەمم تیغی شم شێرە ڕۆستەم ڕۆشتووە و ساحە بێشێرە تراکتۆرەکەش سایەقی نییە ماڵوە بێ عەزە قیمەتی چییە هەنگوین بە بێتۆ ژارێکی تاڵە شەوان باڵە کوتم جێگەوە تاڵە گەر تاوێ بکەم کەروێشکە خەوێ نابینم عەزەیتیانەوێ مەڕ و ماڵاتی هەر هەمووی ساغن هەموو عەبەی تۆ پۆشتە و پەرداغن بەڵام پێشەوەی بمرێ کەرەلات فرۆشتمەوە بە حاجی برات حەزە مەقڵە تاکەی نوقسانە چۆن نیو گەڵا بە معەرەبانە خۆ هەموو عەبە ساغ و سەلی من بەرخی نێریشن بۆ سەربڕینە تا هەموو عەبە لە شارە زوران پێ لە زرعات پێ لای حێوان ڕێم پیشان مێ نەچمە دەغڵوشەن و پارەیەک نرگەشتیتە لەندەن شیاکەوە ماڵی من ناردمیوە زۆر ئێستا لێم بووگیوە پڕەفیسۆر حەزە پێم وێژە لەندەن شۆ نییە هێژن لای ئێوە غاز وە بۆریە تۆ بڵێ نەمرم وە لەندەن بگەم لەسەر بەلوعە ئاو گەرم بکەم ئەو دوکانی دیسکۆیە چییە چاو چاو ناوینێ و کەس وە کەس نییە دوێکە چوون بۆ شاروە نیاز لەندەن لە مەزادخانە دەرپێ کابۆ بسەن دوو شەبەقڵی لە دواوە تایە ئەم نە تەزیقە قاچمەڵ نایە فالنێکی سویژ وەسەریە هەزار کەلیمە ئینگلیزیاتیە شانس و بەختی باش دایمە براو بێ ئیمامی زامن پشت و پەناو بێ وا ناردم دیاری بڕوێش و کەشک دوو دەرپێی خام و ترخێنەی وشک ژنی خۆ فاتە دایک ئەبە و حەما حوتی بەیانی ڕۆژی چوارشەمە بیسەران فاتە ڕۆیشتووە و سەر لە بەریتانیا یەک نامی ناردووە بۆ ئامەی خوشکی ئەڵێ مەرحەبا ئامە مەرحەبا ئامە بۆم ناکرێ وەسف بۆ هەژنۆ نامە لەوێز لەندەنەوە تا شارە زور سڵاومێ بۆ نزیک و دوور ماڵیان پێیاوی نێژی سەرایە داڵانێک گەورە چوار ژووریتیایە حەمام و بەدبەق گشتی کاشیە کورە ماڵ مەسوولەکان خۆشمان وانیە ئاودەسەکانی کورسیە زەقە ێژیە لانی حاجی لەقلەقە چۆن جەرگم لێەوە کۆسەی قەساب چەند ساڵە دوورم لە نایب کڵاب شەوێ عەبۆ حەمەمان خەوان لێل عەزە چین بۆ کڵاب شەوان ئامە یەک بەزم و ڕەزم و هەرا بوو هەر دنکەوێکی لە باوەشە بۆ ئەوەی خەڵکیش نەڵێ غەریبەن جار جارەش عەزە لە منی ئەژەن قولەیەکی ڕەش گڵاسی دانا خۆی چوو ڕەقسکا لێر کچانە چوومە بەردەمی قورمم لێ خۆش کرد عەزە مەشغوڵ بوو گڵاسم فت کرد فێری خواردنەوەش ئامە هەرەوەی لە دەمم داگر هەتا خوارەوە کردی و ئاگر ئفلیجی کردمەوە سەگ بابخێەوە عەزەوە باوەش بردەبوومیەوە ئەنجا بێمە سەر باس عەبە و حەمە دوو کوڕەکەی خوا چۆن تەپاڵی کردوە شەک لەمە ئەو هەموو عەبەی ئاواتیان شار بوو لە تەپوتۆزا بەس شاویان دیار بوو شەن و بژار و درەویان نەکرد شەو لەبەر ئەسپێ تویسیان نەکرد ئەوە 6 مانگە گەیشتینە لەندەن تا ئێستا بەنجن سەیریەکەکەن تاکو ئێساش نەجێگەوە هەر ێژن واحە وە دەمخەوە ناقیان ناگرم تەسەور ناکەن پێنجی بەیانی حیوان دەرناکەن ئامە یەکەم ڕۆژ چوون بۆ مەدرسە بێژە کێم دیبێ نامیق مێرد ئاسە وتم تۆ بێژی ئەمە نامیق وێ هێژی ئەسرەدار شەقیا پێ شەکەت و ماندوو پشتێ چەماوە ئەو بان هەموو دیەکەی ژێڕاوە کە بینی وتم تەواو فەوتاوە تمە سەمسی لە کەران باوگاوە بەڕێزان زۆر دوور و درێژە لەبەرەوە چاوی ئێوە ماجەکەم تەنها حەزەکەم بزەیەکی پێکەنین خەمە سەر لێوی ئێوە خۆشەویستیم قبول بکەن ئەمە تەنها بۆ خۆشیە بۆ پێکەنینە هیچی تر نییە چای ماوەسا پشکۆ ماچەکەم لە بەریتانیا پشکۆ ڕەحیم کە زۆر هاوکاری منەوە ڕاوانە بۆ منە نێرێ منیش بۆ ئێوە بخێنمەوە لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ماوەسا پشکۆ مەرجان کۆمنتێک هاتووە عەزیز چاوشین ئەڵاو پەرلەمانە دابخرێ باشە بۆ خزمەت نییە بەس بۆ مەعاشە لە کوردستانە غەدری زۆرە کرێ ئەو پەرلەمانە جووکەی پێ ناکرێ ئەو پەرلەمانە نوێنەری حیزبە کە زیمان کرد میلەت دۆز بە بە میلەت دەڵێن بچنە سەر جادە ئەشعار بنووسن پەرلەمان زیادە معاش بۆ نایەن لە کاتی خۆیان دیارە پەرلەمان نییە و درۆیە بە 27 ساڵ نیەتی دەستورە و پەرلەمانە ناهێنێ یەک توور هیچتان پێ ناکرێ بۆ درۆ باشن لە ناو پەرلەمان بۆ یەک داتاشن وەڵی ئەشمابیللا دەردیکا براوتی ئەحمە خۆشناوەتی هاوڕێی خۆشەویستیمان لەودێرەوەڵە کاک زابە خاڵامەر بڵێ ماوەیەک بەر لە ئێستا یەک دوو جارێک لە کەناڵێک دەرکەوت نامەوێت ناوی کەناڵەکە بڵێم هیوادارم لەو جۆرە کەناڵانە دەرنەکەوێت چونکە ئەم کەناڵانە ئیتر ناڕۆ ڕوخێنەری کەلتور و شتە جوانەکانی بیلەتی کوردن
چاوی ماچەکەم ئەحمەی خۆشناوەتی من لێرەوە ئەو وتێ و ئەو قسەی کاگەحمەی خۆشناوەتیەکەم باڵقەوەی کەمە گوێچکەم بە چاوان و بەسەر سرم بەڵام بڕوان پێ بکە منیش ناوی نابم زۆر بە محریجی چوو ینی زۆری حراج کران بۆیە چوو ناچم من هەر ئساتمە سەر سەلاجە ناتمەسە تەلەڤیزیۆن کەسە سەلاجەدا ئیسماعیل کە ناروێی ئەڵە ساو لە کاکجزا و لە سابە دەستیان خۆش و سپاس یەکەم کاکە سامان سەرچناری هاوڕێی خۆشەویستمان لە ئەڵمانیاەوە چاوی ماجە پەرلەمانیش کاکە وەڵڵا بازرگانیە تا خۆزگە بازرگانی بۆ وڵا شەڵە باشتر بووە نەبوو وەڵی باڵێکمان نەکرا گەروا بووە بەڵێ وەڵی برام هەر بەناو پەرلەمانە تێگەینە ئاشی نەزانە ینی من بە سەراحەت ئێڵێم موچە نە ئاوا درێ نە ئاوا حکومڕانیە کرێ خەڵک تەواو بێزارە و خەڵک تەواو بێتاقەتە بەڕاستی من ئێمە بۆیە لێرە و ئەم بەرنامانە ئەکەین بەجددی خەڵک گۆنراوەمان بۆ نێرێ و ئێمەش مەجبورین بیخوێنینەوە چەنەها بەرنامەمان هەیە لەم ڕادیۆیە تەنها بزەیەکی پێکەنین وەڵا خاتوبانە بەرنامەی پرسیار و دیاری هەیە لەگەڵ کاگاوکارە تەبیعمانە خۆ بەخشن و ئەمانەوێ بەس دیاریش بۆ ئێوە دەرەچێ لێرەوە بە سپۆنسەری نازانم چێ و ئەوان کاگاوکارەوە نەزانن لە بەرنامەکەی من سپۆنسەری چێ بوو سفرەچی دیاری پێشکەشەکە سفرەچی بۆیە من لێرەوە چاوی کاکە ڕێکار ماجەکەم خۆشەویستیم بۆی هەیە کاکە ڕێکار بە منی وتووە کاکە عومەر ئێمە وەکو سفرەچی لە خزمەتای هەر کەسێکیان هەر وەڵایی خۆگەرنا ئەگەر حەزەکەی بەڵام نا تازە وەرگیرا مەگەر بۆ هەفتەی داهاتوو ئەخێنە ناو ئەو مۆزوعانەوە خێنەوە گەرتای تۆ ڕیکلامێکی یان ناوبڕێگەی من لە خزمەتام کاکشوان تاڵەبانیەڵە خاڵت چۆنن سڵاو و ڕێزمان هەیە بۆی کاکە سامان سەرچنارە عومەر حەیاتە بە قوربانی بووم کاکە سامان سەرچناری هاوڕێی خۆشەویستی منە لە ئەڵمانیا هەر لێرەوە منی ژوەنراوەی چەند بۆ مۆبایلەکەم ناردووڵە تکایە بخوێنەوە وەڵای هەڵقەی پێشوو خوێنمەوە بەس پێی خۆشە بۆی خوێنوەڵێ ئەی حکومەتی خێچ و خوار کوانێ موچەی مانگی چوار ئەی حکومەتی خوار و خێچ کوانێ موچەی مانگی پێنج حکومەتی دزی و ڕوڕەش کوانێ موچەی مانگی شەش دز و تاڵانکەری نەوت کوانێ موچەی مانگی حەوت حکومەتی گەعدە و شەراب کوانێ موچەی مانگی ئاب ئەی حکومەتی نامەسئول کوان موچەی مانگی ئەیلول جا باشە خۆ هیچ مانگێکی تیا نەبوو زانی هەر مانگی سێتیا بوو بە قورئانە و خەڵکە ناقی نییە ئەو برادێکیش کات جەزا بە منی و کامەر تۆ چی شعرێکە هەیە بۆ پاییز وتە من موچەی بەهارم وەرنەگرت و پاییزی چی باس خۆم بەهار موچەم وەرنەگرت وەڵێ شعرێک بۆ بنووسەوە پاییز بڕوا بکە خۆزگە بە خۆزگایی خوا ئەم موچەی ئێمە وایە بە 4 فەسڵە بڕوا بکە لە سەدەی 21 گونا حەباسی موچە بکە هەر عیبە بە قورئان بە قورئان عیبە بەس ئەم حکومەتە خۆی تێناگەیەنێ بەهەرحاڵ ئێوە توانن هەر ئیسا خۆشەویستان پەیوەندی بکەن بە ژمارە موبایلی 0 471 52 64 تا گوێبیسی گرەی و گازەندەکانی ئێوە وتی وتیەکان بم بۆی کە بە شێوەیەکی تەنزامی سوام جوابتان بمەوە بزانم لە گەڕێکی ئێوە یان لە سەر تەنور لەسەر قەبران لە تەعزیە لە ناو پاسە لە مارکێتێدا دانیشی لە شوێنێک چیت بیستووە چ باسە تا من بتوانم بە شێوەیەکی کۆمیدی وەڵامتان بمەوە ئیشەڵا هیوادارم شت نیان جامی نەبێ هەر وردەوردەوەکو باوکمێ وت ئەی بە کەوچکی شاخی پیرەمەگرون کوونەکەم منۆم زانی باوکم ساحیرە تمە زوردەورد ینی ئیشی لێ بکەیت ئێمە ژوردەوردە ئیشی لێکەی لەم ڕادیۆیە بەشمە خوایە خەڵک گوێمان لێ بگرێ و مەسوولەکان و حکومەت چاوێک بە ناو بەرنامە شتەی خۆیان بکشێنێتەوە کاک جەزا ناوبڕێک ڕیگلامێک نییە بڕوا سامان سەرچناریە لە حکومەت چی شەکری کە لێیە ئەچینە لای پەیوەندی چکەمان کاکە مەحەمە لە شاری سلێمانی شاری ئەڵمەت و قوربانی کاک مەحەمە و کاتە باش بە قوربانم کاکە مەحەمەد گیان چاو ماجەکەم چۆنی ئەزیزم بەڕاستی ڕادیۆکەتان خۆی چ لێ جوانە ئەوەی تۆ جوانتران کردووە بە قوربانە بم کاک مەحەمەد تۆ گەورەی ئەمەی تۆ چاو جوان بەڕێزوەڵا بۆ مەبەستی ماژ خاڵە ئەمەری ئەم حکومەتە کەڕ و چاوی نییە نابیسێ ئاگای لەو شتانە نییە ئیسا ئەگەر قەرارێک ئیدایەکی گیۆ من بڵێ کاکە لە سا 50 گوڕە مەحاژ بداڵێ بەخوا کاک محەمەد ڕاستەکە
والله ڕاست شتی زەرەر بۆ زەرەر بۆ میلەتەکەی بێ ئەوە باشی ئەزانێ بەس شتێکی استیفادە بێ ئەو لەو حاتای گوێی کەڕە وەڵا خاڵە عەمار بۆ خوا خاڵە محەممەد خۆ هەمومان یعنی من تۆ هەمومان دەمەکەینەوە هەمومان ڕاستەکان ئەزانین بەڵام نازانم تاکەی جوابی ئەم خەڵکە نایەنەوە جا باوکم بە ڕەحمەت بێ لەگە مردی توێ ئەیوە یاخوا میلەت ڕانەپەڕێ منیش دەڵێم یاخوا خوایە ئەم ئەزمونەرە دەست نین بۆیە لێرەوە ئێمە ئاوایان پێڵێن بۆی کە ئاور لە چوار کەسی وەکو من و تۆ بنەوە کاکە موچەی ئەو خەڵکە بەڕاستی کاک محەممەد من خەمم لەگەڵ خەمیەوە خاڵە عەمەرگیان ئێمە چەندێک خۆ پیشاندانمان کرۆ خەڵکی دەوروبەری هەولێر نووسووە ئیسیفادەی نییە ئەو لە دەوری هەولێر و ئەمانەوە خەڵک هەڵمەستێ لە ئەمانە ئیسیفادەی نییە خەڵکی هەولێریش احترامە خەوتووە ئاگای لە دنیا نییە سلێمانیش بەتەنیا چی پێ بگرێ بەڕاستی خەڵک تەواو بێتاقەت بوو لە وەزعەکە خەڵک چی بکە وەڵی بەش خۆ پێغەمبەر خوا تووشی دەستێکیان کە دەرمانی نەبێ بەخوا ئەوەی خراپە بۆ میلەتە یا ڕەبی تووشی دەستێ بێ دەرمانی نەبێ کاک محەممەد بۆ خوایە خۆ منیش و تۆیش و هەمومان بێزارینەوە بەڵام مشکلەکە ئەوەیە کە بەدیل نییە بەدیل ینی تۆ ئەم حکومەتە حکومەتێکی کوردیڵێنی خۆمانە هەمووی کوڕی خۆمانن هەمویان برا و ئامۆزا و کەسی ئێمن بەڵام بەداخەوەکەوان ئاوا لەگەڵ ئێماکەن خاڵە من باوەڕم بە ئەوە نییە هەر کوردێک بڕاتە ئەو شوێنە لە پارتیەکێتی باشتر نابی ئاگدار بە وڵی خۆزگەم نیام خوا بۆی بڕینێتەوە کورد عاقبەتی هەتێ وابی ئاگدار بە بەداخەوە شنە ئیسلامەکانمان بینە گۆڕانمان بینە گەشتیانمان بینە لە پارتیەکێتی خراپتر بوو بەش خۆ پێغەمبەر خوای گەورە خۆی گۆڕانکاری پێ بکە ئیتر لە توانای ئێمان نەماوە ئیتر بەش خوا چارەسەری کابوومان بەڕاستی هەموو شتەکانیان کرد بە کەرتی تایبەت مەریزە بوو هەر کەرتی تایبەت بوو دوایەوە ئەوە فەحسی سیارەیە کەرتی تایبەتە زەبڵە هەر کەرتی تایبەتە ئاو بوو بە کەرتی تایبەت کارەبایە هەر عینی چت بەڕاستی هەر ئەوە ماوە ئۆکسجینی خوای گەورەمان لێ بگرنی دەزانین بەشخوا ئەقمان بچێنێ دەستان خۆش بێ و ئێمە مەمنونی ڕادیۆکەتانین و بەڕاستی ئێوە قسەی خەڵکە گەێنن دەستان خۆش بێ و مەمنونین چاو ماجەکەم کاکە محەممەد لە شاری سلێمانیەوە بە قوربان خواپیسی بێت خوا لەگەڵ سوپاس بۆ کاک محەممەد لە شاری سلێمانی کە پەیوەندی پێوە کردین منیش بە کاک محەممەد و بە هەموو بیسەران ئەڵێم بەداخەوە خۆزگە بە خۆزگایی خوا ئەو حکومەتەی کە ئێمە کە چەنەهای وەکو کاک محەممەد و من و هەموو بیسەر و بینەرانەی کەی بینن بتێ و نەتەوێ هەمومان پرژمان بەرکەوتووە وەڵی من وەکو خۆم تایسا تو سێجار ماڵم وێران بۆ چاکم کردوێتەوە لەسەر هینی خۆم و هەر لە پێناوی حکومەتەیە شاعیر و تێکۆشەری دێرین شاعیر و تێکۆشەری دیرین کاکە عەبدوڵڵامان لەگەڵ ئەو کاتە باش قوربان چاوەکەم باشیت دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشیش لە کاکە دەزا ئەتەم کە لەسەر ئەرکوبانی بوونی خۆی بەبێ هیچ هاوکاری هیچ حیزبەکویت لایەنێک توانێتی ئەم ڕادیۆدا بڵێنێ بە قوربان تۆژە گوشم و دەستخۆشیت لێ یەکەم بە قوربانم کاکە ئەمەرجان دووشتی سکۆلم هەیە فەرموو بە قوربان یەکێکیان ئەوانە ئەندام پەرلەمان نین ئەوانە ئەندام تێرلەمانن تێرلەمان تێر خواردۆخان یانی تێرە شتێکی بیسۆک وایە ئەوەم تۆش خەریکە خۆ دەڵەبژێری بۆ ئەندام تێرلەمان و شتیوا هەیە کۆرە ناوەڵا منە بژنن نەگەڵم بژێرن ئەوان بژن لە بەرخۆرە ناوەڵا باوکمە بژاردنیچی بەخواشتێکی وا هەیە لە بەرزانی قادی خەڵزوتی ئای بە قوربانی کاکە بەرزانم چاوی ماچەکەم نانا باوکم وەڵا من قەت ناچمە ناو سیاسەتەوە لە ژیانیشمان ناچم بڤەیە باشە دووهەم ئەڵێ ژنوتێوێدا ئەنیشن تۆ نقطەیەکی بانیشتێکی خۆش بۆ گەڕمەوە ژنوتێوێدا ئەنیشن پیاوەکە بژنەکە ئەڵێ مردوو بێەوە 4 دانە سەعاتە خەریکی ئەم یاپراخەیت منیش بە نیم سەعات بۆ تەواوەکەمەی خۆم ژنەکە جوابیاتەوە لە جەنابیشی بە 7 مانگ معاشێک وەرەگری منیش بە نیم سەعات دەچمە سەڵێنێ بۆ کۆتایی پێ ئەڵڵا ڕاستەکە ئەشەم بیلا ڕاستە ئەشەم بیلا وایە ڕاستە زۆر جوانە دەست توخوا میلەت ئاوا ڕوا بەڕێوە ناوەڵا باوکم نە بە قورعان نە بە پێغەمبەر توخوا حەق نییە سەری لوتی خۆیان ڕەسکەن و خۆڵودۆ بکەین بەسەریانەوە لە شار و وڵاتە دەریان کەین جاگیانی من ئەکرێ بەسەریانە توخوا بامشتێکیش بۆ دروست بڵێم یعنی ئەم دزان و مافیایانە بە کۆچی بە پۆچی بۆم گەنجانە کۆتاییان پێێت یان بۆ گەنجانەی دوێنێکە هەموو ئەرسنی خۆیان کردبووە بەرپیشەک و ئەم مافیانەمان دروست کرد
وڵی بەداخەوە کاکە ئەحمەد بەداخەوە من ئەڵێم سەد جار ئێڵێم و ئێڵێمەوە بەداخەوە کە بڕوا هەم منیش و هەم تۆش باش دەناسمەوە لە سەیران بن بەیەکەوە بووین بیرت هەیە ڕامان کرد بەیەکەوە من و تۆ بەڵێ بیرمێت چاکە چی مەسینەکانی شەوکەتی حاجی موشی بوو هەمووی و تەفت و ناکرد بیرێت درود لە ڕۆحی پاچ کاک شەوکەت بەڵێ وا وەڵام منیش لەو سەیران بەرەم بۆ خۆم ڕام کرد خۆ کاکە بتێنە تێناڵم پرژی بەر هەمومان کەوتووە بەر من و بەر تۆ و بەر هەموو بە ڕێزانە هەر هەمومان تەسحێمان ناوە لە پێناوی ئەم حکومەتە و ئەم ئەزمونەیە بەڵام بەداخەوە هیوادارم و داواکارم لە خوای گەورە کەم ئەزمونە تیانە چێت چکە تیا چێ بەخوا دوایە دروست نابێتەوە کاک عەبدوڵڵا پەیوەندەکەی پشڕام چاوی کاک عەبدوڵڵا تێکوش بە قوربانە نانە سوپاست دەکەم تۆ برای عەزیزی منی کاک عەبدوڵڵا چاو ماجەکەم وە سوپاس بۆ جەناب سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەرجان کاکە جوعفەر جەلالی پەیامنەری سەرکەوتووی ڕادیۆکەمان پەیامنەری سەرکەوتوو کۆمەڵی هونەری میلی هاوڕێ هەمیشەیمان نووسێتی باسی سیاست مەکەن ئێ وەڵای هەموو شتێکە چێتەوە سەر سیاست ئاو کارەبا قەبر سەیران گەڕان کاکە سامان سەرچێنەوە کاک عومەر باسی اون بەریدەکە بجێڕەوە محمود محەممەد ئەڵێ سڵاو ڕێز لە ئەڵمانیا و کاک محمودی هاوڕێی خۆشەویستمان کاک عومەر شعرەکەی ئێمەت نەخوێنتەوە عەزیز چاوشین بن بەم خوێندیتەوە کە عەزیزجان چکە لای کاک عومەرەوە لە کۆمنتە دەرکەوتەوەی کاک عەزیز تۆ بخوێنیتەوە نانە کۆمنت نای کاک جەزایە کاک عەزیزجان دیاری نۆرەبابی ئەڵێ سڵاوتان لێ بێن سڵاو بۆ بەڕێزیشە کاک سامانەوە نازانەوەی مبەریدەکە بێت چی بوو بێت بە قورعان مبەردە نازانم چییە کاک جعفەر جەلالی هیوای تەندروستی باشی بۆ خوازین کاک زای جەلالیش بەماشەوە تەندروستی باش نییە ئەرەوەڵا کاکە لێرەوە داواکارم لە خوای گەورە خوای باڵادەست بە ناوی هەموو ستافی ڕادیۆی میلی گەڕیان هەرچی زووە خوای گەورە شفای کاکە جافر و هونەرمەندی بەتواناش کاکە زای جەلالی هاوڕێم بدات و زوو بێنەوە ناومان پێم وایە تووشی ئەم ڤایرۆسە نەگریسە بوون ئیشەڵا پێیان ئەڵێم کاکە جافری خۆشەویست عومەر زۆر سیر بکە زایرەوی باسی مەکە نازانم کرۆناکەی و کراوان بوو بێ کرونا بچکەوی باسی مەکە ئەوەی ئۆتۆماتیک ناخۆش لەوانێ فول ئۆتۆماتیکە بەخوای زای نەکبەتە بەخوام نەزانم بەس من دڵنیام کە کاکە زایر و کاکە جافر زۆر لە ڤایرۆس گەورەترن و ئیشەڵا دێنەوە ناومان و بە ئیزنی خوا لەم ڕادیۆیان بینمەوە بەڵام من یە خەفەتە خۆم کاک جافر بە سێ ڕۆژ پێشەوەی تووشی کۆرۆنابیاری یا ڕستمیشی لەگەڵ مناگرت ئەزانی تۆ بڵێ منیش توش نەبووم کاکە جافری گیان چاو و ماجەکەمەوە تەنها مەوێ لەو نەخۆشیە پێ بکەنی و هیوای تەندروستیەکی زۆر باش بۆ جەناب و داواکارم لە خوای گەورە کە هەرچی زووە تۆ بیتەوە ناومان و لەم ڕادیۆ بەیەک شاد بینەوە کاکە جافری گیان بەرەوەڵام من لە خزمەتام و بچووکی شتەکەم و چیەڵی بەسەر چاو وردە بەڕێزان پێتان ئەڵێم ئێوە بەڵێ بەڕێزان ڕادیۆی میلی گەڕیان پێتان ڕاگەێنین ڕادیۆی میلی گەڕیان کۆمەڵێک گەنج و کۆمەڵێک کچ و کوڕی جوان و من تەمەنم زۆرە بەڵام گەنجەکان ئەوتانە پشتی کامیرۆیان بینم کۆمەڵێک کچ و کوڕی گەنجی جوان هاتوون لەم ڕادیۆیە بە ئەزمونێکی باش بە شێوەیەکی ئەکادیمی فێربوون لێرە بتوانن خزمەتێک بە ئێوەی بەڕێز بکەن لێرەوە بتوانن خزمەتێک بە ڕادیۆی میلی گەڕیان بکەن بۆیە داواکارم لە هەموو بزنسمانەکان لە هەموو ئەوانەی کۆمپانیایان هەیە ئەوانەی کە دەوڵەمەندن سەرمایەدارن بتوانن ڕیکلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی میلی گەڕیان بۆی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک و پرۆفشناڵانە و بە کۆمیدی و کەسمان لایە سیناریۆیە نووسێ و کەسمان لایە دەرچووی ئەو بەشەیە بتوانین بە تەمسیل بە شێوەیەک بە سیناریۆیەکی جوان ڕیکلامەکانتان بگەین نەبەرگوێی بیسەران خۆشەویستان ئێوەی ئازیز دەتوانن بۆ پەیوەندیکردن بە ڕادیۆی میلی گەڕیان 1970 470 52 بەکاربێنی و مۆبایلە ئیسەکراوەیە و بەردەسە هەم ڕیکلامەکانتان بێنن بۆیرە هەم پەیوەندیمان پێ بکەن تا لە خزمەت دێوابین کاک جەزایی چێ لای تۆ بەڵێ من لێرەوە بەڵێ بەڕێزان من لێرەوەمی ئاماژە بە دووشت بەم یەکیان کوتاڵی دمایە کە وەکو هاوکاریەک ئەجین ئیشی پێی نەبوو بە کوتاڵی نما لێرەوە هات ڕیکلامەکەی هێنا بۆیرە و من و خات و سارا ڕیکلامێکی زۆر جوانمان بۆ کرد پێم وایە پێیسی بۆ ڕیکلامێش نەبوو ئەو و ئیسا قەسابخانەیەک هەیە لای شاری جوان قەسابخانەی مامۆیە پێم وایە ئەویش لەم ڕۆژانە ڕیکلامی بۆکەین و هیوادارم ئەو خۆشەویستانە بێن ڕیکلامەکانیان بێنم بڕ ڕادیۆی میلی گەڕیان تا ئێمە بتوانین بە شێوەیەکی ئەکادیمی و جوان
بۆیان بکەین قایشی موبەریدەکە وەڵڵاهی نازانم ناکێتە خەیاڵم ئەو نکتەیە داوای لێبوردنی لە یەکەم ناکێتە خەیاڵم بەخوا من لە خزمەتام گۆرانی بە چاوان و بەسەر سرم کاک جەزاڵێ لە کۆمنت و داوای گۆرانیان لێ کردووی ئەڵم بەسەر سەر و بەسەر چاو دیارە عومەر بچکۆ ڕۆژانی شەمە کاک عومەرجان دوایین کۆمنت وەرەگرین ئەگەر پەیوەندی نەبێت کاک عەبدولی حاجی عەلیەڵە سڵاو لە کاک عومەری بەڕێز و مامۆستا جەزای خۆشەویست و کاک عومەر باسی ڕاوەماسیەکە بکە لەوانە شتێکی بیر خستیتەوە ڕاوەماسیەکە کە بیرە بێت باسی بکەی شتێکی باشە و گۆرانی چەند پێچکێژەکەیت و ئێدی نزیکەبینەوە لە کۆتایی بەرنامە بە چاوان من لە خزمەتام و بەسەر سەر و بەسەر چاو ئەوە مەجموعەیە برادر چین بۆ شوێنێک بۆ ڕاو لێرەوە دووبارەیەکەم و بۆتان چکە و کۆمنتەکان نووسیانە نەڵەن عومەرە بچکۆری چی پێ نییە چکە لە کۆمنتە نووسراوە تکایە ڕاوەماسیەکەم ئەمە باسکەڵم بە چاوان مەجموعەیەک برادر چین بۆ شوێنێ بۆ ڕاوەماسی کە لە ڕاوەماسیەکە بووین پیان کە عومەری بۆ ڕاوتم نەوەڵام من لە ئاو زۆرە ترسم جابی سەران من زۆر لە ئاوە ترسم ئیتر ئەوان ئاوا چون بۆ زیەکە منیش قولاپێک گر بەدەستمەوە شوێنێگەڵ کەنراوە بە شۆفڵ هەر ئاوام کرد قولاپەکەم وەڵایە ناوی تا سێ بژمێرەیەک ماسیەوە نەپێوە بوو وڵات کلچیم گرت و سەری بەوە بەردەکاڵمایە و لاوە بەخواوانەی پێچ و ماسی چکە پێوە بوو مەڵایی شانسم کراوەوە سێم دانە پێوە بوو هەر گەورەتم دەبەسە خۆ جزنی پسییان بەسە وڵا برادێک ماوت کامر تمەوە چی چەندان ڕاوکردەوە چواریان ڕاوکرد بوو ئەوەنە و ماربێرکێ بچوو بچوو وتمۆتان ڕاوکردوتی ئەوتما منەوانە وتیان نەچوتم لێە تی کوڕی ئاسمانەوە حەوزی خاڵمە لە حەوزی خاڵێت ماز ڕایە کرد و خزمەتێ کرد من سێ ماسیم ڕاو کرد لێرەوە داوای گەردنازایش لە خاڵ یەکەم و چاوی ئێوەش ماچەکەم من لە خزمەتام ئەو گۆرانی کاڵی خۆزگەم زانی کام بوو داوایە کرۆ کاڵێ بار مەکە بەسەر چاو بەسەر سەر ئەمە ئەکەمە دوا گۆرانی داواکارم لە بیسەرانی ڕادیۆی گەڕیان و بینەرانی لایفەکەی ڕادیۆی گەڕیان لە کەم و کوڕیمان ببورن ئەم گۆرانیەش دوا بەرهەمی منە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست گۆرانەکە گۆرانی کاکە وشیارە منی خەمە خزمەت ئێوە لەسەر داواکاری سافی ڕادیۆی گەڕیاڵم بەسەر چاو ئای سەرێڵ بێناوە لارکێیەگەی سەرێڵ بێناوە لارکێیەگەی لە دارای دەریاوە بۆ من هەر تۆمەی لە دارای دەریاوە بۆ من هەر تۆمەی کاڵێ بار مەکە مەڕۆوە بێ کاڵێ بار مەکە مەڕۆوە بێ هەوری کۆڵوانەی کاڵێ لێرە ماوە بێ هەوری کۆڵوانەی کاڵێ لێرە ماوە بێ سەرێڵ بێناوە وەڕووی نازەوە سەرێڵ بێناوە وەڕووی نازەوە گوێ بداوە داوە ئەماوازەوە گوێ بدا بەدام ئەماوازەوە تۆ بای سارکەشی ناوکەلی کەژە تۆ بای سارکەشی ناوکەلی کەژە ئەگرم ڕاو بگیرم کاڵێ هەڵاکەی لەڕا ئەگرم ڕاو بگیرم کاڵێ هەڵاکەی لەڕا دڵەکەی من چۆناوە دڵی تۆ جوابێ دڵی من چۆناوە دڵی تۆ جوابێ بادایە و باباوات هەر ناڕەزابێ بادایە و باباوات هەر ناڕەزابێ کاڵێ بار مەکە مەڕۆواوە بێ کاڵێ بار مەکە مەڕۆواوە بێ هەوری کۆڵوانەی کاڵێ لێرە ماوە بێ هەوری کۆڵوانەی کاڵێ لێرە ماوە بەڕێزان خۆشەویستان بینەرانی لایفەکەی ڕادیۆی گەڕیان بیسەرانی ڕادیۆی گەڕیان لێرە و بەم شێوەیە کۆتایی شەو شەوگاتان شاد و خواتان لەگەڵ خواحافظ